هەرچەندە لەبەرەوەی سەرژمێری نییە و بەوردی ژمارەی مەسیحیەکان لەبەردەست نییە، بەڵام لە پێشتر 1,700,000 مەسیحی لە عێراقدا دەژیان. مەسیحیەکان بەتەنیا لە بەغدا پێش ڕوخانی ڕژێمی پێشووی عێراق 1,000,000 کەس بوون لەگەڵ 6 ملیۆن دانیشتووی بەغدا. ئەمە ژمارەیەکی زۆر و کاریگەریەکی زۆریان هەبوو. زۆر لە پزیشکان و مامۆسایانی زانکۆ و بازرگانان و پیشەوەرەکان مەسیحی بوون، بەڵام ئەمڕۆ ئەوان بەهۆی زوڵم و ستەمەوە کۆچیان کردووە. لە ساڵی 2014 و پاش هاتنی چەکدارانی داعش ژمارەیان بوو بە 300,000 کەس و کەم بوونەوە. لەو ژمارەیەش 100,000 کەسیان ئاوارە و پەنابەر بوون. بەشێکیان بەرە وڵاتانی دەرەوە کۆچیان کرد. 190 مەسیحیەکانی دەشتی نینەواش ڕوویان لە کوردستان کرد و لەلایەن هەرێمی کوردستانەوە داڵدەدران. سڵاوتان لێ بێم کاتتان باش. پێکەوە ژیانی پێکهاتایینی و نەتەوەییەکان لە هەرێمی کوردستاندا لە لووتکەدایە. ئەمەوێت لە بنکۆڵدا بپرسم هۆکارەکان چین؟ بەتایبەتی بە هەندێک چیرۆک ئاشناتان دەکەم کەوای کردووە ئەم پێکەوەیە لە لووتکەدا بێ گیانی هاوکاری لەو پەڕیتا بێ. بەتایبەتی لە چەندین ساڵی ڕابردوودا چەندین خێزانی مەسیحی ئاواری هەرێمی کوردستان بوون بە هۆکاری جۆراوجۆر. لێرە ماڵە مسلمان و مەسیحیەکان دەرگاکانی خۆیان ئاوەڵا کرد و وتیان بەخێر بێن بۆ لانکەی ئارامی و ئاوادانی. لەسەر ئەم بابەتە بنکۆڵکاریەکەین. لەگەڵمان بن. هاتوونەتە یەکێک لە کڵێساکانی هەولێر کاتی قەداس و نوێژکردنە. بەڕەچاوکردنی ڕێنمەیە تەندروستیەکانەوە لەلایەن مەترانەوە مەڕاستیمەکە بە ئاسوودەیی بەڕێوە دەبرێ. بەشێک لەو کەسانی لێرن لە ناوچەکانی دیکەی عێراقەوە هاتوونەتە هەرێمی کوردستان بەشێکیان بڕیاریان داوە نەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. ئاوازەکانی کەنیسەش لەلایەن گەنجانەوە درێژەی پێدەدرێ و ئەوترێتەوە. ئەم دیمەنانەش لە چوارچێوەی ئەو ئامادەکاریانە دێت کە پێش هاتنی پاپای ڤاتیکان پرۆڤەی لەسەر کراوە. بە چیرۆکی خەشەیەک دەست پێ دەکەین کە لە مووسڵ ژیانێکی تاریک و تراژیدی لە ماوەی ڕابردوو بەسەر بردووە. تەنانەت ئازاری یادەوەریە تاڵەکانی ڕابردووای لێکردبوو. زۆر بە ئەستام توانیم ئەو باوەڕی بۆ دروست بکەم کەوا چیرۆکەکەی بۆ ڕای گشتی بخاتە ڕوو. ئەو چیرۆکی فراندن و ئازاردانی خۆی و کوشتنی سێ کەسی ناوخێزانەکەی خۆی باز دەکا، بەڵام مەبەستیشی نییە باوردی هەموو چیرۆکەکەمان پێ بڵێت. ئەمەوێ بەو چیرۆکەی خۆداش نامان بکەیت چڕۆشی فراندنی جەنابتان لە چه ساڵێک بوو هۆکارەکە چی بوو؟ نعم في عام 2007 تعرضت لە ساڵی 2007 ڕوبەڕووی ڕفاندن بوومەوە بۆ ماوەی 9 ڕۆژ لەگەڵ هاوڕیانم ئابووناپیۆس. دواتر سوپاس بۆ خوا گەڕامەوە بۆ خزمەتکردن لە مووسڵ. من تاکە کەس نەبووم ئەو کارم بەرامبەر کرابێت، بەڵکو بەدەیان کەس هەبوون لە زۆرێک لە شوێنەکان. هەر بۆیە سوپاس بۆ خوا بەردەوام بووین لە درێژەدان بە ژیان و خزمەتکردن و دەرخستنی ڕووی زیاتری پێکەوە ژیان و یەکتر خۆشویستن لە هەموو کاتەکانی ژیانمان. مسيرتنا في الخدمة وإظهار الجانب التسامح والمحبة في كل أوقات حياتنا. نريد أن نسمع منك گوێبستی ئەو چیرۆکە تراژیدیە ببینەوەی بەسەرتان هاتووە بەسەر خێزانەکەیەوە. نعم في عام 2010 دخل مجلس. بەڵێ لە ساڵی 2010 لە ساڵی 2010دا هەندێک گروپی چەکدار هاتنە ماڵمان لە مووسڵ بوو. دوو برا و خوشکێک و باوکمیان کوشت لە گەڕەکی حای سەحا لە بەری ڕاستی مووسڵ. هەر بۆیە ئەو چەند کەسەیان لە خێزانمان کوشت. ڕووداوەکان زۆر بوون. کام گروپی چەکدار بوون؟ ماكو معرفة. زانیاریم نییە لەوێ چی ئەو کاری کرد، بەڵام دەرەنجام زیانێکی گەورەی ماڵی و جانیمان بەرکەوت. على البيت وعلى الأهل وكثير من الأسى خلقنا هذا الأمر. حصلتك لمدة 8 سنوات. جنابتان بۆ ماوەی 8 ساڵ لە بەیروت ژیان لە ناوچەی دۆرە. گەر جیاوازەکەم پێ بڵێ ئەمن و ئەمان لەوێ چۆنە نوێژکردن و پەرستشتان بەتایبەتی جیاوازی چییە لە نێوان بەیروت و هەرێمی کوردستان هەولێر بەتایبەتی؟ أكيد بالنتيجة هذا بلدي
بێگومان دوجار ئێرە وڵات و نیشتیمانی منە لە لوبنان ژیانم بردە سەر بۆ ماوەی 8 ساڵ بۆ خوێندن و خزمەتکردن لە لوبنان کەنیسە و گروپە مەسیحەکان زۆرن بەڵام هەمیشە مرۆڤ سۆزی هەیە بۆ نیشتیمانەکەی خۆی دوجار ئێمە یەک گەلین و پێکەوەی لە هەموو ئەو شوێنانە نوێژم کردووە بێگومان دوور نەبوون لە کێشە و گرفتی جۆرا و جۆر و ئاستەنگی و ناخۆشی بەڵام هەمیشە داوای شیفای خێر و خۆشبەختی و ئاشتەواییم کردووە بۆ هەموو لایەک دوجار پاپا فرانسیس گەیشتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەزمموی هەرێمی کوردستان لە پێکەوە ژیانی ئاین و نەتەوە جیاوازەکان بەبێ بوونی هیچ هەستیاری و دەمارگیریە